داشکاندن ئەو ڕکلامەی لە کۆتایی وەرزەکان دەبێتە نیشانەی کێبڕکێی نرخ لە نێوان مۆڵەکاندا. زۆرجار لای هاوڵاتیان زۆری ڕێژەی داشکاندنەکان جێگەی پرسیار و گومانن. وەڵامی گومانەکان لە خاوەنی مۆڵەکان وەردەگرینەوە. داود خەڵکی باکووری کوردستانە، 11 ساڵە لە هەرێم دەژی. لە مۆڵەکەیدا لە 170 داشکاندنی بۆ جلوبەرگی زستانە و لە 120 داشکاندنی بۆ جلوبەرگی هاوینە کردووە. دەڵێت سەرەڕای هەرزانکردنی نرخەکان فرۆشیان کەمە و بەهۆی بێبازاڕیەوە ناچار بووە لە کۆی 8 کارمەند پێنجیان کەم بکاتەوە. پێی ئەمجی دەشکاندن دەکەن ئیشەکەی کێم دەبێت زۆر کەس دەبم دەشکان دەکەن بۆ مەسەفەکە بۆ ئیشەکە ببە بۆی دەشکاندنمە هەیە کۆتایی ئەوە ئێستا مەوسمی تەزە هاوینەیە هاوینەکە دەشکاندنەکەیمە ساڵەکەی لە تورکیەت دوای پێی سەدا 50 هەیە دەشکاندن دوای سەدا 6 دەشکاندن ئاخر کۆتایی سەدا 70 دەشکاندن هەیە. لە مۆڵەکانی تریش زۆرینەی داشکاندنەکان لەم کاتەدا کە وەرزی بەهارە بۆ جلوبەرگی زستانە کراون. ئەوەش زۆرجار هاوڵاتیان دەخاتە هەڵەوە وا دەزانن داشکاندن بۆ هەموو کاڵەکان کراوە. خەڵک زۆر گلەی لەسەر ئەوە هەیە ئەڵێ بۆ نمونە ئەم پۆشاکە 180 من چۆن بزانم 180 داشکاندنی بۆکرا ئێمە ڕاستەوخۆ ئێستا لەسەر فلێکسەکان سەری جلەکان ئەنووسین بۆ نمونە ئەنووسین بۆ دیەک بە 6000 پانتۆڵێ بە 12000 کە مشتری هێتە ژوورەوانەیە و ئەزانێ هەموو جلی مۆڵەکە بە 12000 مەڵ هەموو پانتۆڵەکان بەڵام سای ئێمە بەسمانەوەی لە 12000 دەست پێ کاتەکو زیاتر. ئەو شوێنانەی داشکاندن بۆ کاڵا و شمەکەکانیان دەکەن دەبێت لە بەڕێوەبەرەتی چاودێری بازرگانی سلێمانی تۆمار بکرێن. ناوبەناو لە ڕێگەی 5 لیژنەوە چاودێری نرخەکان دەکرێت. هەر شوێنێک داشکاندنی کاڵەکانی بۆ چەواشەکاری هاوڵاتیان بەکار بهێنێت سزا دەدرێت. ئێمە ئەبێ ئەو نرخە کۆنەکەی کە هەیە بۆ نمونە ئەگەر بە 50 دلار بێ کە لە 150 داشکاندنەکە ئەبێ لە ژێرا بنووسە 25 دلار. ئێمە بۆ بەراوردی نرخەکان لە کاشێرەکەی ئین بۆی دڵنیا بین ئایا لە کاشێرەکەشا گۆڕاوچکە چەندەها جار کە ئێمە چوونەتە داشکاندنەکانەوە سەیرمان کردووە ئەو نرخەی کە لەسەر ڕەفەکانە لەگەڵ داشکاندنەکەیە لەگەڵ ڕەفەکە لەگەڵ ئەو کاشێرەکە فەرقی ئێمە پسڵی سەرپێچیمان بۆ کردووە غەرامە و داخستنمان بۆ کردووە. بەوتەی بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی نزیکەی 20 مۆڵ لە هەموو وەرزەکاندا داشکاندن بۆ کاڵەکانیان دەکەن و لە بازاڕ و فرۆشگاکانیشدا بە شێوەیەکی گشتی 50 شوێن مانگانە بە شێوەی کاتی داشکاندن بۆ کاڵا و شمەکانیان دەکەن. ئەوەش لە پێناو ڕاکێشانی سەرنجی هاوڵاتیان و دروستکردنی بازاڕێکی پڕفرۆش بۆ کاڵەکانیان. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.